ئێمە لە چوارچێوەی ئیش و کارەکانی کەمپینی شەفافیت و لێپرسینەوە دەستەیەکمانەیە دەستەی بە دوواداچوونی کێشە پەروەردەیەکان. ئەم دەستەیە زیاتر لە ساڵێک کە ئێمە کۆبوونەوە دەکەین کار دەکەین بۆ ئەوەی چارەسەرکردنی کێشە و گرفتە پەروەردەیەکان. دوایەوە گەیشتنەوە ئەوەی کە ئەو کێشە و گرفتانە لە 3 تەوەرەدا کۆ دەکەینەوە. ئەم 3 تەوەرە لێرە کۆمەڵی خەڵکی بەتوانە خەڵکی پەروەردەناس ئەندام پەرلەمان ئەو خەڵکانی کە ئیشەکەن لەسەر بواری پەروەردە شەرت نییە لەناو پەروەردەدایش بکەن لە دەرەوەی پەروەردەش بن. لە دواییدا ڕاو بۆ چوونەکانی وان لەگەڵ ڕاو بۆ چوونی لیژنەکە کۆ دەکەین و دەیگەینە سەرۆکایەتی حکومەت سەرۆکایەتی حکومەت لە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵەوە زائیدەن مەکتەبی سیاسی حیزبەکان بۆ ئەوەی بتوانین چارەسەری ئەو کێشە و گرفتانە بکەین ئەو قەیرانانەی کە ڕۆبەڕوومان بۆ تۆ بۆ ساڵی داهاتوو چارەسەری بکەین. ئەوە لە ڕووی عیلمی و پێشنیاز و شتانە هیوا هەیە ئەوان من ناڵێم زانا زانی ئەگەڕێ تا چارەسەر ناکرێن قەنەعەتان نەبێ بازێ کێشە و قەیران هەیە جارێکیان لە دواییە ویستیان تەقاعود بکرێن. پرسیارێکی کە مۆسایە پێویستە داوێت چونکە مشکلی سەرکردنی کێشەکانی پەروەردە ناویمان پێ بڵێ بۆی بینوسی. من ئەوەیە لە ماوەی ساڵێک لە 2015 توزێ فرامۆشکردن ئەوە خاڵێک و خاڵی زۆر کۆتاییە چەندە بەڕای فروید ئەو هیوایە